باش چەندێکە کۆبوونەوەی نێوان ئەو چوار لایەنە دەستی پێکردووە و هیچ زانیاریەکێ سەبارەت بۆی کە کۆنگرەکە تەواو بوو کۆنگرەی ڕۆژنامەوانی بکەن چ زانیاریەکێ سەبارەت بۆ کۆبوونەوەکە بۆ چییە؟ بەڵێ دیارە نزیکەی کاتژمێرێک لەمە و بەرکۆبوونەوەی نێوان هەر چوار لایەنەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆستەت ڕەسوڵ و مەلا بەختیار و عیماد ئەحمەد و حاکم قادر حەمەدجان تێدا بەشدار بوون، هەروەها لە بزوتنەوەی گۆڕان جەلال جەوهەر و عومەری سەید عەلی و حەمەد تۆفیق ڕەحیم تێدا بەشدار بوون و هەروەها لە کۆمەڵی ئیسلامی عەلی باپیر و عەبدوستار مەجید لە یەکگرتووی ئیسلامی محەممەد ئەحمەد و خەلیل ئیبراهیم تێدا بەشدار بوون. کۆبوونەوەکە نزیکەی کاتژمێرێکی خایان لە ئێستادا ئێمە پێش ئەوەی من قسە بکەم لێرە بینیمان کە وەفدەکە یاخود وەفدی لایەنەکان لە کۆبوونەوەکە هاتنە دەرەوە و بۆ پشودان لە شوێنێکی تر دانیشتن. من پرسیاری ئەوم کرد ئایا کۆبوونەوەکە تەواو بووە یاخود ماویەتی ئەوانەی کەوا لێرە ئامادەن باسییان لەوە کرد کە بۆ پشوو هاتوونەتە دەرەوە بۆ ئەوەی پشوێک وەرگرن و نانێک بخۆن لێرانە دانیشتون و بۆیە تا ئێستا نازانرێ ئایا تەنها بۆ پشوو هاتن یاخود کۆبوونەوەکەیان تەواو بووە، بەڵام لە ئێستادا گفتوگۆکانیان وەستاوە هاتوونەتە دەرەوە. دیارە کۆبوونەوەی ئەم چوار لایەنە لەوەوە سەرچاوەی گرت ئەو چوار لایەنە خاوەنی پرۆژەیەکی هاوبەشن لەسەر پرۆژەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە گفتوگۆی یەکەمی بۆ کرا و چاوەڕێ دەکرێت یاخود کاتی بۆ دانراوە کە بەیانی کاتژمێر 11 لە پەرلەمانی کوردستان لە دانیشتنینە ئاساییدا گفتوگۆی دووەمی بۆ بکرێ، بەڵام هەر ئەمڕۆ ئێوارە سەرجەم ئەو حیزب و لایەنانەی کەوا نوێنەریان هەبوو لە حکوومەت و لە پەرلەمان لە پەرلەمانی کوردستان هیچ زانەرێکێک لەلایە سەبارەت بەوەی کەی کۆبوونەوەی پێنجقۆڵی دەست پێ دەکات یان کۆبوونەوەی پێنجقۆڵی لەکوێ دەست پێ دەکات؟ کاوە؟ بەڵێ وەکو دەبینێن دیارە بەشێک لە وەفدە ئێستا هاتووتە دەرەوە. ئەگەر کات هەبێ نازانم دەتوانم لێدوان وەرگرم دەرە ئەوەی دەبینن کۆستەت ڕەسوڵ عەلی جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە لە کۆبوونەوەکە هاتە دەرەوە. دیارە کۆبوونەوەکە کۆتای هاتووە تا ئێستا نازاندرێ ئایا ئەنجامی کۆبوونەوەکە چی بووە، بەڵام من هەوڵە دەم ئێستا لێرە شاندی وەفدەکە وەرگرم. مامۆستا عەبدوستارە و کاتت باش ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ تاین ئەگەڵ بۆمان باز بکەیت باسی چیتان کرد ئێوە هەر چوار لایەنەکەەوە گەیشتنە چ ئەنجامی؟ کۆبوونەوەکە باسیەوەی بوو کە ئێستا دەچین کۆ دەبینەوە کۆبوونەوەی پێنجقۆڵی دەکەین. ئێستا دەچن کۆ دەبنەوە لەگەڵ پارتی. ئێوە ڕێیتان چۆن بوو هەر چوار لایەنەکە لەسەر پرۆژەکەی پارتی؟ ئێمە دەچین کۆ دەبینەوە قسە لە کۆ کۆ دەبنەوە کاوە پێ بڵێ لە کۆ دەبنەوە ئەنجامێکی هاوبەش لە شوێ کۆ دەبنەوە هۆڵی سعد عەبدوڵڵا. زۆر سپاس. ئومێد دەکەم گەشت بینن بەوەی دەگەنە نەتیجەیەک لەو ئومێد دەکەم کە بگەین بە نەتیجە. بەڵێ دیاری وەکو بینیت ئەمە شاندەکەی هەر چوار لایەنەکە بوو کە لە ئێستادا بەشێکیان ماون کاوە ئەوانەی کە ماون هەوڵ لێدوانیان لێوەرگرێت لەسەرەوەی کە ئەم چوار لایەنە پرۆژێکی هاوبەشیان هەیە یان کۆبوونەوەکان لەسەر چی بوو و داوای چی دەکەن بە چ بەرنامەیەکەوە ئاپلانێکی هاوبەشیان هەیە و بە هەمویان لە کۆبوونەوە پێنجقۆڵەکە ئەم چوار لایەنە یەک ڕەئیان دەبێت یەک بڕیاریان دەبێت؟ بەڵێ دیاری ئێستا هەوڵەدەم ڕای هەندێک تریان وەربگرم کە چاوەڕێ دەکەم وەفدەکە بێتە دەرەوە وەکو پێم ڕاگەیاندی دیارە کۆبوونەوەکە کۆتایی هاتووە. ئێستا کۆبوونەوەی پارتی لە هۆڵی سعد عەبدوڵڵا ئەو شوێنەی کە کۆبوونەوەی یەکەمی تێدا کرا لەوێ کۆ دەبنەوە و وەفدی پارتی چاوەڕێی وەفدی چوار لایەنەکە دەکا بۆ ئەوەی لەوێ کۆبوونەوەیشتر ئەنجام بدرێ و بگەنە ئەو ئەنجامەی کەوا پێشتر قسەیان لەسەر کردەوە و گفتوگۆ لەسەر ئەو پرۆژەی پارتی بکرێت کە ئەمڕۆ ئێوارە خستیا بەردەم لایەنە سیاسەکانی تر و وەکو دیارە
برادرانی ئێرە پێمان دەڵێن کە لە ڕاستەخۆکانمان بوەستین لەبەرەوەی وەفدەکە تێدەپەڕی بەڵام ئێمە بەردەوامین لە قسەکردن لەسەر ئەو کۆبوونەوە لەبەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان بە سەرجەم پێک هاتەکانەوە چاوەڕێی دەرەنجامی ئەو کۆبوونەوانن ئایا ئەو کۆبوونەوانە دەگەنە ئەنجام ئایا بەیانی هەموو لایەنەکان بەشدار دەبن لە دانیشتنی پەرلەمانی کوردستان کە ماوەی نزیکشی 2 مانگە مشتومڕێکی زۆر لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کەوتۆتەوە لە نێوان لایەنە سیاسەکان و تا ئێستا نەگەیشتونتە هیچ ئەنجامێک و ئەو چوار لایەنەی کەوا خاوەنی پرۆژەی هاوبەش بوون لێرە کۆبوونەوەکانیان کۆتایی پێهێنا و بڕیاریان داوە ئێستا لە هۆڵی سەعد عەبدوڵڵا لە شاری هەولێر لەگەڵ وەفدی باڵای پارتی کە بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی و فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی و لایەنەکانی تر کاوە ئەو شوێنە دەرگای تری نەبێت ئەوان ئەندامەکانی دیکە وەفدەکانی دیکە کوان ئەنی گەروا بێ ئەوانش دەبێت بچن بۆ کۆبوونەوە دەرگای دیکەی لە شوێنی تر ڕۆژپێتن لە بەردەممانن بەڵام دیارە براد بەڵێ لە ڕێگەی وێنەگرەکەتەوە تکایە وێنەکەمان بۆ گوێزەرەوە بۆ بینەرانی NRT فشارمان لێ دەکەن کە وێنەکان ئێمە هەوڵە دەین تەنها بەڵێ بەڕێزان ئەوەی کە دەیبینن ئەندامی بەشە لەوەدانن کە لە کۆمەڵەکەدا بەشدار پێمان بڵێ ئەو گەیشتنە چه ئەنجامەکە